سینۆها پزیشکی تایبەتی فێرعەون، نووسینی میکا ڤاڵتاری، خوێندنەوەی زانا عەبدوڕەحمان، کاری دەنگ سۆران عەبدوڵڵا. بەشی 47 جەنگی پیرۆز یان جەنگی میسر و هاتی. کاتێککە گەیشتینە مەمفیس، هورمهەب داوای لە گەورە پیاوان و دەوڵەمەندەکان کرد کە لە داینشتنێک ئامادە بن. لە پاش هاتنیان هورمهەب بوتی: ئێوە هەمووتان زەنگینن، من پیاوێکی هەژارم. ئەو ڕۆژەی کە لەدایک بووم وەکو چوارپێکان قڵشی نێوان پەنجەکانم ڕیخی پێوە بوو. ئامون بەرەکەتیدا پێم منی گەورە کرد. ئێستا فێرعەون فەرمانی داوە بە من کە پێش لە دوژمنی بێبەزەیی و خوێن ڕێژ بگرم کە بەرەو میسر دێ. کاتێک هاتمە ئێرە بە خۆشحاڵیەوە بیستم کە ئێوە بە جوتیاران و بەندەکانی خۆتان وتووە کە لەبەر ئەوەی شەڕدەستی پێکردووە دەبێ فیداکاری و کەم خەرجی بکەن و بەشی ئازوقەی جوتیاران و بەندەکانی خۆتان کەم کردوتەوە. نرخی بەروبوومەکانی خۆتان لەم شارەدا بەرز کردوتەوە. ئەو شتەی کەوتوتانە و کردوتانە من وا تێدەگەیەنێ کە خۆشتان ئامادەن فیداکاری بکەن. منیش لەو بەشداریکردنەی ئێوە خۆشحاڵ دەبم. ئێوە دەزانن کە جەنگ پێویستی بە هەندێک خەرجی هەیە کە لە هەمویان گرنگتر چەک و ئازوقەی سەربازانە. وە کاتێ من گەیشتمە ئێرە ڕادەی باجی ئێوەم لە بەرپرسانی باجی ئێرە پرسی و جگەلەوەش لەمەڕ دەوڵەمەندی ئێوە زانیاری زیاترم دەستکەوتووە. من دەزانم کە ئێوە لە سەردەمی فێرعەونی درۆزندا هەندێک لە داراییەکەی خۆتان شاردبەوە بۆ ئەوەی باج و سەرانە نەیگرێتەوە. بەڵام ئێستا سەردەمی پاشایەتی فێرعەونی ڕازگۆیە و ئەو بەناوی ئامونەوە پاشایەتی دەکا و ئێوە نابێت دەوڵەمەندیەکەی خۆتان پەنهان بکەن، بەڵکو دەبێ بە خۆشحاڵیەوە داراییەکەی خۆتان بۆ جەنگ و بەرگریکردن لە میسر بدەن. بۆیە هەریەک لە ئێوە دەبێ نیوەی دەوڵەمەندیەکەی خۆی بداتە من. جا قەیناکە ئەوەی کە دەیدەن زێڕە یان زیو یان گەنم یان مانگا و مەڕ ویان ئەسب بێ بۆ بەستن بە گالیسکەکانەوە. کاتێک کە قسەکانی هورمهەب تەواو بوو، لە ناکاودا دەنگی شیوەن لە پیاوە گەورەکان و دەوڵەمەندەکانەوە بەرز بووە. کراسەکانی خۆیان دڕاند و ئەو کەسانەی کە قژی زۆریان هەبوو چنگ چنگ قژی سەریان دەڕنیەوە و بە گریانەوە ئەیانوت: ئێمە هیچ شتێکمان نییە، فێرعەونی درۆزن و خواکەی ئەو ئێمەی هەژار کرد. ئەوەی هەمان بوو لێمانی ساند. ئەو کەسانی کە بە تۆیان وتووە کە ئێمە دەوڵەمەندیەکەی خۆمان حەشار داوە درۆ دەکەن. هورمهەب بێدەنگ بوو هەتا شیوەنەکەی ئەوان کۆتایی پێهات. هورمهەب وتی: لە سەردەمی پاشایەتی فێرعەونی درۆزن بە شێوەیەک کە من خۆم ئاگام لێی بووە، هیچ کەسێ دەنکە گەنمێک ویان حەڵقە مسێک ویان گۆزەیەک ئاوی جۆشیان لێتان نەسەندووە. فەرمانبەرە درۆزنەکان تەنها دەستیان بەسەر زەویەکانی ئاموندا گرت کە لەلایەن کاهینەکانەوە بەڕێوە دەبرا، بەسەر جوتیاراندا بەشیان کردبوو. هەندێک لە ئێوە ئەگەرچی خاوەنی زەوی وزاری زۆر بوون، بەهۆی جوتیارەکانیشتانەوە بەشێکتان لەو زەویانە بە خۆڕایی وەرگرتووە، بەڵام نەتانداوەتەوە ئەوان، بەڵکو خۆتان بەکارتان هێناوە. بۆیە لە سەردەمی فێرعەونی درۆزندا لە دەوڵەمەندی هیچ یەکێک لە ئێوە کەم نەبۆتەوە و هەندێکیشتان توانیوتانە زەویەکانی خۆتان زیاد بکەن و پاشانیش قات و قەڕی هاتە پێش. لەبەر ئەوەی کە ئێوە پێشتر
پێشبینی ئەوەتان کردبوو دانەوێڵەکانتان قۆڕخ کرد و توانیتان هەر پێوانەیەک گەنم بە نورخێکی یەجگار زۆر بفرۆشن. لەلایەکی تریشەوە من نامەوێ کە نیوەی داراییەکەتان بە خۆڕایی لێوەربگرم، بەڵکو مەبەستم ئەوەیە کە نیوەی داراییە ڕواڵەتیەکەی خۆتان بە قەرز بدەن بە من کە بێگومان لە دەوڵەمەندیە ڕاستەقینەکەتان کەمترە بۆ ئەوەی من خەرجی شەڕی پێدابین بکەم. لە دوای کۆتایی هاتنی شەڕ قەرزەکانتان دەدەمەوە. دەوڵەمەندەکان کەمێک سەیری یەکتریان کرد، پاشان وتیان ئەگەر ئێمە قەرز بدەین بە تۆ چ متمانەیەکمان دەدەیتێ؟ هورمهەب وتی متمانەی من بۆ وەرگرتنی قەرز سەرکەوتنە، وابزانم ئەم وەسیقەیە لای ئێوە متمانەی هەیە، چونکە ئەگەر من سەر نەکەوم سەربازانی هاتی دێنە ئێرە و نەکردنیوەی داراییەکەتان بەڵکو هەموو سامانەکەتان داگیرەکەن. من زانم کە ئێوە لەبەر ئەوەی پیاوانی هۆشیارن و شارەزای ژمێرن قازانجیشم لێسێنن. من ئامادەم قازانجی پارەکەتان بژێرم، بەڵام لەگەڵ هەریەکە لە ئێوەدا بەجیا لەبارەی دانانی بڕی قازانجەکە گفتوگۆ دەکەم. دەوڵەمەندەکان جارێکی تر دەنگی شیوەنیان بەرز بۆوە، وتیان ئێمە دەزانین کە تۆ لەبەر ئەوە دەڵی بەجیاجیا لەگەڵتاندا دادەنیشم، چونکە نیازی ئەوەت نییە سوودمان بدەیتێ، تەنانەت ئێمە دڵنیا نین کە پارە قەرزەکەشمان بدەیتەوە، جا نەخوازە قازانجەکەی. اینجا لە کاتێکدا کە نێوچاوانیان بە زەویدا دەکێشا وتیان ئێستا کە دەبێ هەژار بین، هەموو شتێکی خۆمان لەدەست بدەین، هەر ئەوە باشترە کە خۆمان بدەینە دەست سەربازانی هاتی. هورمهەب وتی زۆر باشە، من ئامادەم کە بەپێی خواسی خۆتان کار بکەم، لەبەر ئەوەی کە بەتەمان خۆتان بدەنە دەست سەربازەکانی هاتیەوە. من ئێستا بە سەربازەکانی خۆم دەڵێم کە بێن و دەست و قاچتان ببەستنەوە و بتانخەنە ناو کەشتیەکەوە و هەمووتان ببەن و تەسلیمی سەربازەکانی هاتیتان بکەن، بەڵام لەبەر ئەوەی کە بەدەستەوەدانی ئێوە بەهاتیەکان هیچ جیاوازیەکی لەگەڵ مردندا نییە و سەربازەکانی ئەوان یەکسەر کوێرتانەکەن و بۆ ئاشەکان و چەرخی ڕوانگرتنی خۆیانتان دەبەن، بۆیە هەر ئەوەندە کە ئێوە ڕۆیشتن من دەست بەسەر هەموو داراییەکەتاندا دەگرم. ئەوان کاتێککە ئەموتەیان بیست هاواریان لێ بەرز بۆەوە و خۆیان بە زەویدادا و ئامادە بوون کە هەر یەکەیان بڕێ زێر و پارە بداتە هورمهەب. بەڵام هورمهەب دڵی ئەوانی دایەوە و وتی من لەبەر ئەوە ئێوەم بان کردووە، چونکە دەزانم لەم شارەدا لە ئێوە دەوڵەمەندتر کەس نییە، دەزانم کە ئێوە خەڵکانێکی زیرەکن کە توانیوتانە بەهۆی سەرمایە و دارایی خۆتان بە زیانی خەڵکی دەوڵەمەند ببن و لە ئایندەشدا زەنگینتر دەبن، چونکە خەڵکی دنیا دوو جۆرن، دەستەیەک هەر لە سەرەتاوە تا کۆتایی تەمەنیان هەژار دەبن، چونکە نەیانتوانیوە و ناشتوانن ڕێگای لەسەر حسابی خەڵکی دەوڵەمەند بوون و شێوەی خوێنمژینیان بدۆستنەوە. دەستەیەکی تریش ئەو کەسانن کە فێری شێوازی دەوڵەمەند بوون بەهۆی زیانگایاندن بە خەڵکی تر و خوێنمژینیان. ئەم کۆمەڵە ئەگەر لە ماوەی تەمەنیاندا 20 جاریش داراییەکەیان لە کیس بدەن دیسانەوە هەر دەوڵەمەند دەبن، چونکە دەزانن کە چۆن دەکرێ بە زیانی خەڵکی تر دەوڵەمەند ببی. و ئێوە لەم دەستەیەن ئەگەر من بە جۆرێک بتان گوشم کە گوشراوی لەشتان دەربێت هێشتا هەر دەوڵەمەند دەبن، چونکە ڕێگەی پارە پەیداکردن بەهۆی دزینەوەی
دەزڕەنجی خەڵکی دەزانن، بەڵام دڵنیا بن کە من ئەوەندە تەنگاوتان ناکەم و زۆر ناتانگوشم کە وشکتان بکەمەوە، چونکە ئێوەی دەوڵەمەند وەکو درەختە میوەدارەکانی منن و باخەوانی ژیری هەرگیز داری بەردار لە ڕەگەوە هەڵناکێشێ، بەڵکو تەنها میوەکەی دەچنێتەوە. هەروەها کاتێک کە شەڕ دەستی پێکرد، دەوڵەمەندەکان و بەتایبەت خاوەن زەویە کوشت و کاڵیەکان و بازرگانەکان و خاوەن کەشتیەکان و شوانکارەکان داراییەکەی خۆیان زیاد دەکەن و ئەگەر بە ژمارەی لمی بیابانەکانیش فەرمانبەرانی باج بێن و سەرانەیان لێبسێنن، هێشتا هەر سامانی ئەوان ڕۆژ بە ڕۆژ زیاد دەکا. ئەوان تەنانەت سەرانە لە بەرپرسانی باجیش دەسەنن، چونکە گەنم و ئاوی جۆ و گۆشت و شتەکانی تر بە نرخێکی گرانتر دەفرۆشنە ئەوان. کەواتە ئێوە خەمتان نەبێ کە کەمێک لە داراییەکەتان بە قەرز دەدەنە من، چونکە دەیان بەرامبەر ئەوەتان لە ماوەیەکی کەمدا دەست دەکەوێ. ئێستا بڕۆن خەریکی ئامادەکردنی ئامرازەکانی قازانجکردنی زۆری سەردەمی جەنگ بن، خۆتان قەڵەوتر بکەن، چونکە هەر کاتێک کە شەڕ دەست پێ بکە، ئەگەرچی هەزارەها سەرباز دەکوژرێ، هەزارەهان خان و وێران دەکرێ، دانیشتوانی بە بەندەیی و کەنیزەیی دەبرێ، بەڵام خاوەن سامانەکان و بازرگانەکان و شوانکارە و کەشتیوان و مامەڵەچیەکان کە کاریان کڕین و فرۆشتنە قەڵەوتر دەبن. هەروەها لەبەر ئەوەی کە من لە دوای پاشەکشە پێکردنی هێزەکانی هاتی بەنیازم کە سووریا بگرمەوە و وەکو زوو بیکەمە بەشێک لە خاکی میسر. ئێوە سوودێکی زۆرتان لە سووریا دەست دەکەوێ، وا باشە کە جگەل لەوەی قەرزەکە بۆ خەرجی جەنگ ئەمدەنێ، جارجار هەندێ دیاریشم بۆ بنێرن بۆ ئەوەی لە سوپاکەمدا سەرفی بکەم. ئێستا بڕۆن و ئەگەریش دەتانەوێت دیسانەوە بگرین دەست بکەنەوە بە شیوەن، چونکە داد و فریادی ئێوە لای من زۆر بەلەزەتە، چونکە لە گوێمدا وەکو دەنگی حەڵقەکانی زێڕوایە. دەزانم کە ئێوە ئەگەرچی دەگرین، بەڵام ئەم زێڕ و زیوەی کە داوام لێکردوونە هەرم دەنێ. دەوڵەمەندەکان هەڵسان و ڕۆیشتن، بەڵام نەگریان، بەڵکو دەستیان بە لێکدانەوە کرد بۆ ئەوەی بزانن کە چۆن دەبەرامبەری ئەو زێڕ و زیوەی کە ئەیدەنە هورمهەب لە شوێنێکی ترەوە دەستیان بکەوێ. کاتێک کە دەوڵەمەندەکان ڕۆیشتن، هورمهەب وتی: سینۆها، لەوانەیە ئەمڕۆ تۆ وا بیرت کردبێتەوە کە سەرانە سەندن لە دەوڵەمەندەکان بۆ خەرجی شەڕستەمە، وا باشتر بوو کە خەرجیەکانی شەڕم بەهۆی باجێکی دادپەروەرانە لە هەموو گەلی مسر بسەندایە. جا چه هەژار و چه دەوڵەمەند بۆ ئەوەی هەموو چینەکان بە یەکسانی ئەو ئەرکەیان بکەوێتە ئەستۆ، بەڵام منم زانی کە سندنی سەرانە لە هەموو چینەکان بە خەیاڵی ئەوەی کە پاڵەپەستۆکەی بکەوێتە سەر هەموو چین و توێژێ شتێکی خەیاڵیە، چونکە هەر کاتێ لە وڵاتێکدا سەرانە لە خەڵکی دەسەنرێ، هەرچەندێکیش ئەو سەرانەیە دادپەروەرانە بێ، دیسانەوە هەر ئەرکەکەی دەکەوێتە سەرچینی هەژار، چونکە مەحاڵە دەوڵەمەندەکان و سامانداران جارێکی تر یەک حەڵقە مز لە بری باش بدەن و دەبەرامبەری ئەو لە خەڵکی نەسەنن. هەروەکو چۆن لە هەرەمەکانی میسردا پاڵەپەستۆ و قورسایی هەموو بەردەکانی ڕیزی سەرەوە کەوتونەتە سەرچینی خوارەوە، لە هەموو گەلێکیشدا پاڵەپەستۆی باج و بگرە، هەر پاڵەپەستۆیەکی تریش لە قۆناغی کۆتاییدا دەکەوێتە سەرپشتی هەژاران و چینی کەم دەرامەت و ئێسکەکانیان تێک دەشکێنێ. بۆیە من وازم لە سەرانە سەندن لە هەژاران هێنا بۆ ئەوەی بڵێن هورمهەب پیاوێکە، بۆ سەرانە سەندن بۆ جەنگ تەنها باج لە دەوڵەمەندەکان دەسێنێ، کاری بە هەژارانەوە نییە. بەڵام دەزانم کە هێشتا هەر هەژارانن کە سەرانەی ئەم جەنگە و جەنگەکانی تر دەدەن. ئەگەرچی ئەم بابەتە ناوبانگێکی باش بۆ من پەیدا دەکا، لە لای میسریەکان خۆشەویستم دەکا.
مانەوەی هورم هەب لە مەمفیس بەهۆی پێویستی سندنی زێڕوزی و لە دەوڵەمەندەکان و گرتنی سەربازی نوێ و دروستکردنی گالیسکەی جەنگی زیاتر لەوەی کە بیرم لێ دەکردەوە درێژەی کێشا. لەم ماوەیەدا کە لە مەمفیس بووم سەربازانی هاتی لە ناوچەی دەلتای ڕووباری نیل گوندەکان و باخەکانیان وێران دەکرد. ئەسپەکانی خۆیان لە ناو کێڵگەکانی گەنمدا کە هێشتا پێنەگەیشتە بوون دەلەوەڕاند. هەڵاتوەکان کە لە ناوچەی دەلتاوە دەهاتنە مەمفیس لەبارەی دڵڕەقی سەربازەکانی هاتیەوە بە سەرهاتی ترسناکیان دەگێڕایەوە. هورم هەب لەو سەرگوزشتانەی کاڵاتوەکان بۆ خەڵکی دایانگێڕایەوە ڕازی بوو. ئەیوت ئەم بەسەرهاتانە دەبێتە هۆی ئەوەی کە خەڵکی زیاتر لە سوپای هاتی بترسێن و بۆ هاوکاریکردنی سوپای میسر ئامادە بن. سینۆها تۆ پێت سەیرە کە بۆچی من لێرە ماومەتەوە، بۆچی ناڕۆم پێش لە هێزەکانی هاتی بگرم، بەڵام من ناتوانم بەبێ سەربازی تەواو و ڕاهێنرا و گالیسکەی جەنگی بۆ شەڕی هاتی بڕۆم. سەرڕای ئەوەش لەبەر ئەوەی کە غەزە لە دەستی ئێمەدایە و هێزەکانمان لەوێدا بەرگری دەکەن تا ڕادەیەک بێخەمم، چونکە غەزە وەکو پەیکانێک یان ڕمێک وایە کە چەقی بێتە پشتی هاتی و هاوپەیمانەکەی ئازیرۆ نەهێڵێت کە بە ئاسوودەیی مانۆڕی جەنگی بکەن. ئایا لەبیرتە ئەو ڕۆژەی کە تۆ بۆ بەستنی ڕێکەوتن نامەی ئاشتی بۆ سووریا چوویت من ڕام سپاردی کە بە هەج نرخێ واز لە غەزە نەهێنی و ئەو ڕۆژەی من پێشبینی ئێستام دەکرد کە پاڵپشتێکی وەکو غەزە لە سووریادا بۆ ئێمە چ لە ڕووی بەرگریکردن لە میسر و چ بۆ سەندنەوەی سووریا گرنگێکی تایبەتی هەیە. تاو ڕۆژەی کە غەزە لە دەستدایە هاتی ناوێرێ سەربازانی پیادەی خۆی کە ژمارەیان وەکو مێرو لەو کولەوایە بە بیابانی سینا و سووریادا تێپەڕێنێ و بیگەێنێتە میسر، چونکە دەزانێ کە ئێمە خاوەنی هێزی دەریایین و دەتوانین لە ڕێگەی دەریاوە هێزێکی بەرچاو لە بەندەری غەزەدا دابەزێنین و لە پشت پیادەکانی هاتیەوە ڕاز ببینەوە. تاو ڕۆژەی کە پیادەکانی هاتی بە بیابانەکانی سووریا و سینادا تێنەپەڕیوە نەگەیشتۆتە میسر، مەترسێکی گەورە هەڕەشە لە میسر ناکا. ئەمڕۆ هێزی هاتی تەنا پشتی بە مانۆڕی گالیسکە جەنگیەکانی خۆی قایمە و فەرماندەی سوپای هاتی لەو باوەڕەدایە کە بە گالیسکە جەنگیەکانی خۆیان لە ماوەیەکی کەمدا میسردا گیر دەکەن. بەڵام ئاگای لەوە نییە کە میسر جیاوازە لەگەڵ وڵاتێکی وەکو سووریا، چونکە سووریا ئاوەڕۆی کۆندەری ئاودێری نییە، بەڵام لە میسردا لە هەموو شوێنێک سەرچاوەی ڕووباری نیلەوە هەتا تافگەی یەکەم بەستی ئاودێری لێیە و ئەم جێگەیانە دەبێتە بربەست بۆ تێپەڕبوونی گالیسکەکانی هاتی. بەڵام من تەنها پشتم بە کەنداوەکانی ئاودێری قایم نییە، چونکە دەزانم کە ئەگەر پێشی سوپایەکی هێرشبەر نەگیردرێ، ئەگەر لەسەر ڕێی ئەو ڕووبارە ئاگریشی لێبێ ئەو سوپایە بەسەریدا تێپەڕێ. بەڵام حەز دەکەم کە بەهێزێکی تەواو بۆ جەنگی هاتی بڕۆم. ئێستاش دەستم نەخستۆتە سەر دەست و پارتیزانەکانی من بەردەوام لە بیابان خەریکی ئازاردانی هێزەکانی ئەوانن و ڕۆژ نییە کۆمەڵێک لە سەربازەکانیان نەکوژن، چونکە هەرچەندە زیاتر هێزەکانی هاتی لە میسری خوارودا ئاوەدانیەکان وێران بکەن و کێڵگەکان لەناو ببەن، خەڵکی بترسێنن، ژمارەی ئەو کەسانەی کە بۆ سەربازی دێنە ڕیزی سوپاکەی منەوە زیاتر دەبێت. لە ڕاستیدا کۆمەڵێک لە جووتیاران کە لە میسری خوارودا بەهۆی دەستدرێژیەکانی هێزەکانی هاتی بە برسێتی مابوونەوە هاتنە ناو سوپاکەی هورم هەپەوە، و کۆمەڵێکیش کە لە سەردەمی خوایەتی ئاموندا هەژار بووبوون هاتنە ڕیزی سەربازەکانەوە. بەڵام لەبەر ئەوەی کە هێشتا ژمارەی سەربازەکانی ئێمە بەس نەبوو، هورم هەب بەبێ ئەوەی کە گوێ بداتە ئەوەی کاهینەکانی ئامون چی دەڵێن فەرمانی دەرکرد
هەموو ئەو تاوانبارانەی کە بە تاوانی باوەڕهێنان بە ئاتون بەرەو کانگاکان نێردرا بوون ئازادی کردن و ئەوانی هێنایە ناو سوپاوە. خۆشەویستان تا لە سبەی شەو لە بەشی 48م چۆن هێرشمان کردە سەر سەربازەکانی هاتی بە ئێوەشا دەبینەوە شەوێکی ئارام بۆ هەموو لایەک.